لا یەکەم تۆری بەیان باش کوردستاندا باس لە بەهارات دەکەین بازاری بەهارات لە کێوە زیاتر هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت خواست لەسەر بەهارات چۆنە سوودەکانی بەهارات چین ئێمە بۆ خۆشکردن بۆ تام خۆشکردنی خوانەکانمان چێشتەکانمان لە ماڵەوە بەهارات بەکاردێنین ئێمە گفتوگوی ئەم بابەتە لەگەڵ کاک محەممەد سابر فرۆشیاری بەهارات دەکەم کە ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە کاک محەممەد سڵاوت لێ بێبانیت باش زۆر سپاس بۆی لا بەند باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری با یەکەم شتیانمان بۆ بێکە زیاتر ئەو بەهاراتانی کە لە هەرێمی کوردستان دەست دەکەون لە چ وڵاتێکەوە هاوردە دەکرێن. سڵاو بەیانی باش لە ئێوەش باراتەکان ئەنواهی هەیە لە زیاتر لە هیندستانەوە ئاوردە دەکرێت هیندستان هەیە پاکستان هەیە لەو دەوڵەتانە زیاتر دێن. هیچ بەهاراتێکەیە کە لە نێو هەرێمی کوردستاندا بەرهەم بهێنرێت؟ بەڵێ وچی کەسبەرە هەیە پێی ئەڵێن گژنیش ڕشکە عەبەت سۆدەی پێ ئەڵێن حەلبا شمری پێدرێن ئەو بابەتانە زیاتر لە کوردستاندا دەڕوێ. باشە ئەو بەهاراتانی کە دەگمەنن لە جیهاندا کام بەهاراتن زۆر باس لە تایبەتمەندی زعفەران دەکرێت. بەڵێ لەمە زیاتر زعفەران لە هەمووی باوترە و شتێکی جیهانیە. باشە نرخەکەی تقریبان خۆی لە چیدا دەبینێتەوە زیاتر سافران لە چ وڵاتێکەوە هاوردە دەکرێت بە کوردستان. بەڵێ زعفەران لە وڵاتە هاوردە دەکەێت کە زیاتر هەموو ئیرانە ئیران و ئیسپانیا هەیە بەس لە هەمیان باشتر ئیرانە سعرەکەشی ئێستا دابەزیوە تقریبان خۆی لە 3000 تا 4000 دلار دەدا 1 کیلۆ. 1 کیلۆ. باشە چۆن زعفەرانی ئێرانی لەگەڵ زعفەرانی ئیسپانی لە یەک جا بکەینەوە کاک محەممەد؟ بەخۆ ئیسپانیاش هەر ئیرانیە ئیسترادی ئیسپانیا دەکا بە فەلی دەبا دوای عەلبەی دەکا بە ناوی ئیسپانی. کاک محەممەد بۆچی زعفەرانی ئەم بابەتانەمە هەیە ئامایان بەڵێ فەرموو زۆر کەمە مەسەن زۆر کەمە تقریبان لە 2 دۆنم 3 دۆنم حرد ئەگەر 1 کیلۆ بێ تەماشی ئەمەشیان بکەن ئەم بابەتە زعفەرانی ئیرانیە نابێ بشکێ ئەگەر شکا بێت پارەی ناکە. واتە چۆن بشکێت؟ بێزن ئاچی نابێ بشکێ دەبێت کو لە گوڵەکەی لێ دەکرێتەوە مەسەن ئەو کەلەی ساغا ئەمەیان ساغا نابێ بشکێ بە هیچ نەوە ئەچی ئەگەر شکا پارەی ناکە دەبی بە جوانی هەرگیرێ. کاک محەممەد ئێستا ئەمەی دەستی تۆ ئەتوانین بڵێ نرخەکەی چەنە گەر کیلوێ 3 بۆ 4000 دلار بێ ئەمە نرخەکەی چەند ئامی لە دەستی توایە؟ بەڵێ ئەمە 1 غرامە ئەلێ بکانە ئەیفرۆشین بە 7000 دینار 8000 دینار چکە عەلبەی بۆ کلاوە عەلبەکەشی تەکالیفی دۆلار نیوە چی دەکا لە بە هەندێک ساری 7000 8000. چی شتێک ئەم زعفەرانە ئاوا تایبەتمەند دەکات سوودەکانی چییە زیاتر لە چی بوارێکا بەکارهێنرێ کاک محەممەد؟ سوودەکانی بەڵێ زیاتر لەو مەحەلەبی و شتیوا بەکاردێ بۆ مۆتۆ شتیوا بەکاردێ بۆ نەکە بەکاردێ بۆ تام زیاتر مەسەن پێشتێ خەرکەی زۆر کە لە ئەوروپای بەکاری دێنا زیاتر وچی چا ئەخواتەوە لۆ مێشتی لۆدری لۆ ئەو بابەتانە. لە ئێران زعفەران بەسەربرنجی شەوابینین کاک محەممەد بەم شێوازش بەکارهێنرێت؟ بەڵێ شێوازی ئێرکانە مەسەن عێراق زیاتر زەردەچووی بەکاردێنی لۆ برنج زەرنگکردن ئەم بابەتە زەردەچوو بەکاردێنی لای هەولێر و مەسەلەن کەرکووک و بەغدا و دۆک و ئەو سەبارەت بانە زەردەچووی بەکاردێنی بەستەڕەفی سلێمانی بەسەرەوە ئیرانە لە باتی ئەم زەردەچووە زعفەران بەکاردێنێ لۆ تام خۆشکردن و ڕەنگەکە. باشە بەس خەرکی ئەو لای مەسەن هەولێر و دۆهۆک و ئەوانە زەردەچوو بەکاردێنێ کورکمی پێدەرێن. دێمە سەر زەردەچەوەش بەس باجارێ لەسەر زعفەران بێنمەوە کە بەهاراتێکی هێندە تایبەتمەندە ئەو کەسانی کە سەردانیەوە دەکەن بۆ بەدەستخستنی زعفەران زیاتر بە چ مەبەستێک ئەیکەڕن کاک محەممەد ینی زیاتر خواست لای خۆمان بۆ کڕینی زعفەران چۆنە؟ بەخوای زیاتر لێرکوانە لە کوردستاندا کەمە زیاتر ئەوەی دەکرێت ئەزنەبیە بۆ دیاری ئەباتەوە. واتە ئەوانی کە سەردانی کوردستانەکەن
زعفرانە کڕن و لەگەڵ خۆیانەی بنەوە باڵێ زۆر باش باڵێ باڵێ چکە لێرکوانە قیمەتەکەی کەمترە ئێستا سەبارەت بە خەلیج دەچی لە خەلیج زەکری گرامە تقریبی 15 دلارە 20 دلارە لێرکوانە هەرزانترە قیمەتەکە چکە لە حدودی ئیرانەوە نزیکین زۆر چاکە با بینە سەر بەهاراتەکانی دیکە چ بەهاراتێک زیاتر لە نێو خەڵکدا خواستی لەسرە با باسی نرخەکە نەکەین کە نرخێکی زۆری هەیە بۆ نەوەکو زعفران چ بەهاراتێک زیاتر خەڵکی پەنا بۆ بەدەستخستنیە بان لە تام خۆشکردن و بۆم خۆشکردنی خوانەکانیانە بەکاری دەهێنن بەخوای زیاتر خەرکی مەکە لێستا بەهارات بەکاردێنێ بریانیە دۆڵمەیە کفتەیە ئەم بابەتانە زیاتر سەرفیاتی زیاترە بریانی لە هەمووی زیاترە چکە ستاندارێکی عالەمیە بەهاراتی بریانی ستاندارێکی عالەمیە کە ناوی هەیە باشە یاپرا خواردنێکی کوردەواریە و ئێمە بە خواردنی نەتەوەی خۆمانمانزاناوە بەهاراتی یاپراخ لەکوێ بەدەست دەخیانی لە وڵاتێکی ترەوە هاوردە دەکرێت یاخود لێرە دروست دەکرێت یەکەڵەیە لە چەند بەهاراتێک یاخود چۆن بەڵێ بەڕێزم بەهارات لە هەموو دنیا یەک بابەتە مەسەلەن بیبەرە زەردەچووە جۆزباوەیە زیرەیە ئەو هێلە دارچینە قەنەفرە ئەو بابەتانە هەموو یەکە هەموو دنیا هەموو دنیا یەک بابەتە بەس فەقەت کە لەسەر چ دەسڕێتەوە هەر دەوڵەت و تەشکیلی خۆی هەیە مەسەڵەن عێراق دەستوری خۆی هەیە چ تێکەراو دەکە کە ئەو بەهاراتەی پێدەخورێ مەسەلەن ئیران بەهارات کەم بەکاردێنی تورکیا بیبەری زیاتر بەکاردێنی کوردستان عەرەبی بەهاراتی قورس بەکاردێنی هەر دەوڵەت و شێوازی خۆی بەکارهێنانی هەیە باشە لە لای ئێمە کاک محەممەد بەهاراتی حوت ڕەنگە بەکارهێنین حوت جۆر بەهاراتە تێکەڵەیەک لە حوت جۆر بەهارات لە هەولێر چۆن بە هەمان شێوە بەکارهێنرێت خواستی لەسرە یاخود ئەتوانین بڵین بەدیلی ئەمە چێ هەروە نیشانیشمان بێ سوپاس دەکەین بەڵێ بەڕێزی سەبارەت بە هەندێ بە ئاودەرما ئەمە ئاودەرمانە دوو بابەتی هەیە ئەمایان هەیە زەردی پێ دەڵێن ئەمەشیان قاوەیە ئەو ئەو دەرمانی پێدرێن بەخۆی ئەو دەرمان زیاترە لۆ 13 بابەتی دەگەڕێ هاتشاتە بیستی دەڕوە بەس ناوەکەی بە ئەو دەرما هاتەکە لە هەموو شتێک ئەبێ بۆ هەموو شیوەکە فقط بریانی نەبێ دەتانین هەموو خواردنێک بکەیت احتیاجی عربیشە پێ دێن سەبع بەهارات هیچ مشکل لە کوردەواریش سەرفیاتی گەلک زۆر و بەقوەتە باشە ئەمە بینە سەر زەردەچەوە نیشتیمانی زەردەچەوە کوێیە کاک محەممەد لە فیلم و دراما هەندەکان نابینین زۆر بەکارهێنێت بەخۆی لە کوردستاندا لە عێراقدا بەحام زەردەچیوە ئێستا زۆر باوە چکە شەر نیە ئیلە لەو خواردن بۆ ئینتیهاباتی خین بۆ جسم شتێکی زۆر باش شەر نیە ئیلە توکە بەکاربینی بۆ ناو چێشت بۆ ناو خواردن بۆ ناو برنج بۆ جسم زۆر باشە بۆ دەموچاو زۆر باشە سەم بابەتمانێ خاص زەردەچیوەی دەموچاوە ئێستا ئەمە زەردەچیوەیە ئەمە بۆ چێشتە کورکمی پێدەرێن ئەمە هوردە باڵێ ئەمە بۆ چێش دەبێ ئەی ئەوەی ڕوخسارەکە چۆنە چۆن جیایکەینەوە ئەمەیان ئەو بابەتەشمانێ ئێستا تێت ئەگەینم ئەمەش حەز زەردەچووە کە تازە بە هوردی پێمشان کورکمی پێدەرێن ئەمە بۆ خواردن نەبێ ئەم بابەتەشیان عینە کورکمە پێدێن کورکمیە ئەمە دەتانی بۆ عیلاج بەکاربێنێ بۆ دەموچاو بۆ ئینتیهاباتی جسم بەکاربێنێ بۆ منە چوون بۆ دەموچاو بەکاربهێنرێت ینی ئەمیش لە ڕێگەی خواردنەوە سوودەکەی پێدەگا نەخێر ئەمە ئەیکوتێن دەهارن لەگە ئاوی گوڵتێکەراو دەکەن لە دەموچاویان دەدەن ئەگە دیقەت کردبی لە فلیمە هیندیەکان لە مەمەسیلە هیندەکان پێش ئەوەی زەواج بکرێ بە 2 ڕۆژی هەموو جسمی زەردەچوو دەکرێت بۆی پیساتی جسمی فڕێ بدە باشە تاکی کوردە ماکە هیچ کاتێک بۆ مەبەستە هاتوونەتە لای جەنابتان داوای بەدەستخستنی زەردەچەوە بکەن بە ڕێژەیەکە وەکو تۆڵی جستیانی پێ زەرکەنەوە باڵێ ئێستا مەسەلەن عەلبایەیە لە ئیمارات دەیکڕین کە لێر دەیفرۆشنەوە خاص نووسرالی الوەجه خەرکەی زۆر کڕیاری لەسەر هەیە باشە گیراوەیەکی تایبەت هەیە بە زەردەچەوە ینی ئاوها
بە شێوازێکی وا پاودەر یاخود بەو شێوازی کە تۆ نیشانی ئەمەتیانە فرۆشرێت خۆی گیراوەیەکی ئامادەکراو بێ تایبەت بە پێست و ئەم بابەتانە بەکاربێت؟ بەخۆی هەردووک یەکە لە بە چ فعال ناگیرێت تۆ تێک ئەچێ زەردەچی وەشتە چ خواردن عینیز ماوەدە شتێدانە کە بێلی بمینێ دەبی بگریەوە و بەکاربینی. باشە. ئەمە باسی بابەتێکی تر بکەین ئەویش بەهاراتێک کە لە لای خۆمان بەردەستە وەکو خۆتوتە ئەو بەهاراتە چییە کە لێ خۆمان بەردەستە لە هەرێمی کوردستان و خواستێکی زۆری لەسرە؟ بەخوا بەهاراتی یاپراخ دۆڵمە. باشە زۆر باشە. بەهاراتی بە تەقریبی لە کوردستان و عێراق لە تورکیاشەیە بەس بە مێوە. باشە تۆ لە سەرای قسەکانەدا باسی لە گژنی ژیش کرد ئەمێ باسی ئێمەمان بۆ بکەیت لە کوردستان بەردەستە سوودی چییە چۆن بەکارهێنرێت؟ بەڵێ گژنیش تقریبان ڕۆحی بەهاراتی پێدەرێن بۆ هەموو بەهاراتێک بەکاردێ ئەمە هەوا کەسبارەی پێدەرێن لۆ هەموو بەهارەتێک تێ ئەکرێ تقریبان چی هەوێنی بەهاراتیە هەر بەهاراتێک دەبێت نسبەتی باشی کەسبارە تێدا بێ. ینی ئەمە لە پێکاتی بەهاراتەکانە بەکارهێنرێت خەرکەی زۆر لۆ ماسی. باڵێ لە تەشکیلەکە میکسەکەی بەکاردێ. سوودەکەی چۆنە؟ زۆر باشە عینی سووکە بەهاراتێک نییە کە قورس بی سە بەهاراتی مەسەلەن کەبابێ جۆزباوی قەنەفر ئەوانە تێکراو دەکەی قورسە تڵق دەبێت لە ناو خواردن بەس ماما خەفیفیەکەیتەوە. سوودی هەیە هیچ سوودێکیە بۆ تەندروستی تاک بۆ تامی خواردن بۆ بۆنی خواردن ئەوانەی لە ئیران ژیاون بەڵێ تامی زۆر خۆشەکە و بۆنیشی زۆر خۆشە ئەوانەی لە ئیرانیش کە ژیاون هاتینەوە کوردستان وچی کەرەوز و ئەو بابەتانە دەچینن دەخۆن ینی وچی سەوزە زۆر چاکە. زۆر چاکە باباسی بەهاراتەکانی تر بکەین چی جۆرە بەهاراتێکی تر هەیە لە بواری تردا بەکار بهێنرێت جگە لە خواردن لە چی بوارێکدا زیاتر بەهارات جگە لە خواردن بەکارهێنرێت سەبۆ من ئێمە باسی زەردە و چۆمان کرد کە بۆ پێست و بابەتی جوانکاری بەکارهێنرێت. بەڵێ ئێستا وچی کەمون زیرەی پێڵێت نەحنەها ئەو بابەتانە زیاتر لۆ قۆڵۆنیش بەکاردێ لۆ مەحیدەی بەکاردێ. زۆر چاکە. چی شتێک زیاتر بۆ قۆڵۆن بەکارهێنرێت محەممەد بەوردێ و بەهاراتانەمان پێ بڵێ و هەروەها چۆنیش بۆ قۆڵۆن بەکاری بهێنین؟ بەڵێ ئەمەیان کەمونە یاسوونە نەحنەها کە چەند بابەتە چی بەغرام تێکراوەکەی دەهاری لەناو کەپسولەکەی بۆ قۆڵۆن باشە. هەمویان تێکەڵەکەین؟ بەڵێ بەتەنیا ناخورێت. گات حەمەد لە هەندێک لە سلێمانی شار ئەمە وچی بریانەکەی خۆمان برنج بە زیرە دەخۆن. ئەم بابەتە برنج بە زیرە سلێمانی دەخۆ لە لای هەولێری ئەو نییە فقط لە لای سلێمانی برنج بە زیرە ئەخورێ. زۆر باشە. کاک محەممەد ئێستا هەندێک جار لە فرۆژگاکانی بەهاراتە ئەبینین کە گیراوەی تایبەت هەیە چای تایبەت هەیە بۆ دابەزاندنی کێش ئەمە چییە؟ لە ئێوە بەردەستە چ کاتێک بەکارهێنرێت چ کاتی هاوردەیەکان؟ بەڵێ سەبارەت باوانەکە تەنعیفە مەسەن دێتەوە سە ئەحشاب چ بابەتەکەت هەیە هەیتمان مەسە ئەمانە بۆ زکێشان ئەبێ بە سەبارەت بە خۆمە هیچ ڕێنمایەک نادەین مەسە ئەوەلەوەی باشە ئەو چالەوەی دەبێ بۆ ئەوەی ئەبێ مەسە ئەو مێرەمی ئافرێت دەبن ئەمە ڕێنمایە ناکەێت و بەکاربیینی هەتا بەخۆی داوانەکە ناتوانین بیدێنێ. باشە هۆکارەکەی چییە؟ بۆچی ینی ناتوان سوودەکانی بە کڕارەکان بەڵێ سوودەکانی ئێمە هەموو ئەزانین مەسە ئەمە فتەڕیشەی پێدەرێن ئەمە مێرەمیەیە ئەمە کورکمەکەیە ئەوە سوڵتانی پێ ئەڵێن بۆ هەموو بابەتەکان دەزانین بەس ناتایە عین دەبیت دکتۆر پێبێت دکتۆری ئەحشاب خاصی بستەکەنی تعلیماتەکەی پێبری ئەمە ناتەن چکە تو سوکاری تێبی زەختە تێبی ناتەن سەر بە خۆمان قەرارە لەسەر دەستەی تو بدەین دەبی دکتۆر بتبینی تەماشات کە چلۆت باشە بەجێرەوە عیلاجەکەت داتێ سەبارەت بەمەکە دوکانی بەس فقط فرۆشتن هەمووشتی بێزانین کە کوبەکەر باش ئەتوانین بڵێن ینی بارات کاریگەری لەسەر زەخت و شەکرەش دروستەکات بۆ پێش ئێوە بێ
ڕەچاوی تەندروستی کڕیارەکانتان بکەن؟ بەڵێ بەڵێ مەسایە زەختی هەیە بابە ئێستا چای سوورمانەیە ئەوە کوجەراتی پێدەێن زەختی تەوازن دەکا هەیە زەختی بەرز دەکا هەیە مەناعی بەقوت دەکە هەیە مەناعی دێن تەخوارێ ئەمە ناتەین سەر بەخۆشتی کە هەر بەهاراتێک مەناع بەهێزەکات بەگیری لەش بەهێزەکات جنسیخ ئەگەر بەردەستە لە لای ئەتوانی تونگات عەلی ئەو بابەتانەمە هەیە بەڵێ ئەمە جنسیخە جنسیخە پاودەرە ئەمە بۆ بەرگری جەستا ئەمە مەناعی جسم بەقوتەکە لەگە هەنجین دەخڵێت باڵێ مەسەن 100 گرام لەگە 1 کیلۆ هەنجین تێکەلا ئەکرێ بە جوانی دەتانی بەیانیان بخوا گرشتەکەشم هەبوو بەس بەو دەمەی لە پێشم نییە باڵێ زۆر چاکە کاک محەممەد جیاواز لەبارەتە نشتی شەبیرم لە پشتیتەوە زەیتی زەیتونە پێم بڵێ ئەوانە چین چۆن لە لای ئێوە بەردەستە چ کاتێ بەکارهێنرێ دەتوانێت لەگەڵ بەهاراتە تێکەڵ بکرێت بەڵێ ئەمانە زەیتە بەڵێ ئەمانە ئەوە تابعی مەسەن ئەحشابە ئەمانە زەیتە ئەو زەیت جۆسندا ئەوە عەلبەیە شمری پێرێن ئەوە لۆز باویە ئەوە ڕەشکەیە ئەو بە ئەو جۆسندیە ئەمە کورکمەکەیە کە بە جەنابتانم گوت ئەمە کورکمەکەیە کە بە جەنابتانم گوت لە جسم زۆر چاکە زۆر چاکە کاک محەممەد بۆنی بەهارات یاگو بۆنێکی تایبەتە هەندێک جار بە کۆڵانێکا ڕۆی دوکانێکی بەهارات لێ هەموو کۆڵانەکە بۆنەکەی گرتووەتەوە دەتوانین بڵین بوونی بەهارات کوالەتی بەهاراتەکە دیاریەکات باڵێ بەخوای بۆنەکە ڕاستە کوالەتی بەهارەتەکە بە شەرتە کەینێ هاراوە مەسەن بەهاراتی 10 ڕۆژ دەهاری کوالەتی زۆر باشە 195 بە 110 ڕۆژە 15 ڕۆژە هاراوە بەکار ناتوە بۆنەکەی ئەمرێ بۆ ناکە بەس ئەو دەمێ ئەتوو بە پێش دوکانی من دادی ئەمن دەهارم بۆنەکە لۆ دەدی ئەم بەهارەتە نوێیە باشە هیچ بەهاراتێکێ بێ یانی هیچ بەهاراتێکێ تایبەت بێ تەنها بە بۆنی خواردن بەخوا هەموو بەهارەتەکان بە بۆن و تامە هەمووی بۆ هەندە زۆر چاکە لەگەڵەوەدا ئێستا زیاترەوەی هێلە بەڵێ هێل بە بۆن و بەڵێ بەڵێ فەرموو هێل زیاتر بۆ بۆم بەکاردێ بۆ چا بەکاردێ بۆ ناو هەموو بەهارەتەکان هێر بەکاردێ باشە هیچ بەهاراتێک لە ڕێگەی گیرایە یانی لە ڕێگەی گیراوەیەکەوە دەتوانرێ ئامادە بکرێت بۆ گرفتەکانی خەو یاخود ئەو بەهاراتانی کە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی خەو بەکارهێنرێ خۆیان لە چی یادبیننەوە بەخۆی ئەوەی زیاتر بە جەنابتانم گۆ جنسیخە زەعفەرانە ئەو بابەتانە زیاتر ئەنی ئسمی بەهارات نییە کە بۆ خەو باش بێ بەس مێشک هادی بوونەوە هەیە مێشکت هادی دەکاتەوە زاکرەیە ئەو بابەتانە دەبێ بەس برێ بۆ خەو نییە باشە کاک محەممەد من چۆن بتوانم کاتچمە فرۆژگایەکی باراتەوە بەهاراتێکی نوێ و باش بدۆزمە تۆ بۆ منە ئاماژت بۆکرە ئەو بەهاراتانی کەماوەیەکی زۆرە هاردراون بۆنیان لە دەست ئەدەن ئەمە ینی کاریگەری لەسەر کوالەتی بەهاراتەکە دروستەکە کاتێک من دەچمە فرۆژگایەکە و چۆن بزانم کام بەهارات باشە کامە باش نییە باڵێ پرسیارێکی زۆر جوان کە خەرچیمە مەسان بەهام لە عێراق لەناو قۆدی ئەکەن لەناو قۆدی پلاستیک دەکەن یان لەناو لایلۆن هەردەگرن ئەوە زۆر غەڵەتە دەبێت شوشە بێت دەبێت قۆدەکە شوشە بێت کە باڵاتی ناو هەردەگیرێ دەچیا فرۆژگاش کە بەهاراتی ئەکرێ برێ بەدرشتی بۆ مورکە بەهارە واتە ئەو بەهاراتانی کە لە نێو قوتوی پلاستیکدان هەموو بابەتەکان باڵێ باڵێ نابێ ئێستا لە هەموو دوکانەکان مەچینەمانەیە عازر چت بوێ فەوری بۆ دەهارێن ستیلە زۆر خاوێنە مەسەوچ پێشان نەما مەسەن پیس بێ خاوێن بێ ستیلە دەتانی بشۆش مەچینەکە خاوێنە و چیت بێ بۆ دەهارێن
زۆر چاکە زۆر چاکە کاک محەممەد سابەر فرۆشیاری بەهارات بەڵێ. ڕاستە خۆ لەگەڵ ئێمەدا بووی زۆر سپاس بۆ تۆ کاک محەممەد سپاس بۆ تەواوی زانیارەکانت بارێزن بارێزی زۆر سپاس بارێزن زۆر سپاس بۆ تۆ